ڕێوڕسمی پیرشالیار یەکێک لە ڕێوڕسمە هەرە دێرینەکان کە بێگومان تایبەتە بەناوچەی هەورامان و ساڵانە بە شێوازێکی زۆر جیاواز ئەم یادە ئەکەنەوە. دیارە بۆ ئەم ساڵیش بە کۆمەڵە تایبەتمەندی زۆرەوە لەلایەن خەڵکی هەورامانەوە ئەم ڕێوڕسمە بە ئەنجام گەیەنداوە. ڕێوڕسمی کۆنی پیرشالیار لەلایەن خەڵکی هەورامانی تەخت لە زەماوەندی پیرشالیار بەناوبانگە و هەر ساڵ لە وەرزی زستان و لە نیوەی مانگی ڕێبەندان و هەروە درێژەی ئەو ڕێرەسمە لە وەرزی بەهار بەڕێواچێت. لە مەراسیمێکدا کە بە بۆنەی زەماوەندی پیری شالیارەوە هەورامیەکان شەودانیشن قوربانیەکەن هەڵەپەڕن شعر و گۆرانیەڵێن و دەفلێن. ڕێوڕسمی پیرشالیار هەموو ساڵێک دووجار بەڕێواچێت کە یەکەمیان لە مانگی ڕێبەندان لە ژێرناوی زەماوەندی پیردایە، دووەمیشیان لە ژێرناوی کۆمسای لە مانگی بانەمەڕدا بەڕێواچێت. ڕێوڕسمی جێژنی زەماوەندی پیرشالیار هەر ساڵە لە مانگی ڕێبەندان لە 3 قۆناغ و لە ماوەی 3 هەفتەدا لە دوایین شەوی سێشەممەی نیوەی مانگی ڕێبەندان و بە ئامادەبوونی خەڵکی ناوچەکە و هەروەها گەشتیارانی ناوخۆبیانی لە بەشی هەورامانی تەختی سەربەشاری سەوڵاوان لە پارێزگای کوردستان بەڕێواچێت. لەو ماوەیەدا کە ڕێوڕسمە بەڕێواچێت نەریت و دابە مەزهەبیەکانی کڵاوڕۆژنە و قوربانیکردنی مەڕووبزن و لێنانی چێشتی چین و دەفژەنین و هەروەها سەمای عیرفانیش بەڕێواچێت.